ئامادەی کلێڤەری ناحکومی. ئامادەی کلێڤەری ناحکومی بە ستافی مامۆستایانی خاوەن ئەزموون بۆ ساڵی خوێندنی 2017-2018 دەست دەکات بە ناونووسینی قوتابیان بۆ پۆلەکانی 10، 11، 12 زانستی. زمانی ئینگلیزی مامۆستا عەبدوڕەحمان ڕەشید ئامادەی هەولێری نمونەی پێشوو. بیرکاری مامۆستا عەبدوڕەحمان ئیسماعیل سەرپەرشتیاری پەروەردەیی. فیزیا مامۆستا عەلی سابر سەرپەرشتیاری پەروەردەیی. کیمیا مامۆستا ڕێدار بەکروەلی ئامادەی فاخر مێرگە سووری پێشوو. زیندەزانی مامۆستا عەبدولخالق ناسح ئامادەی فاخر مێرگە سووری. عەرەبی مامۆستا عەبدولقادر عەبدوڕەحمان ئامادەی فاخر مێرگە سووری. کوردی مامۆستا بەختێر خالید ئامادەی بارزانی نەمر. ئامادەکردنی کاتگرێ سەردەمیانە لەسەر ڕووبەری 800 مەتر دووجا. خوێندنی قوتابی کوڕ و کچ بەجیایە. دابینکردنی پاسی هاتوچۆ بۆ قوتابیان بۆ گشت شوێنەکان. بۆ زانیاری زیاتر دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. 0750 329 53 57 0772 779 44 55. ئامادەی کلێڤەری ناحکومی.